بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان داین، تکایە باز زۆرتر لە خزمەت قورئان دابین. شهر رمضان الذي أنزل فيه القرآن، مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان مانگی قورئانە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرەدا کە هەر لەو سوورەتە پیرۆزەشدا باسی ڕۆژوو و فەرزبوونی ڕۆژوو هاتووە، پەروەردگارمان لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 83 دا دەفەرمێ: وقل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم إن الشيطان كان للإنسان عدوا مبينا. سورة الإسراء آية 53. پەروەردگار دەفەرمێ: وقل أي محمد صلى الله عليه وسلم، وقل بڵێ بەچێ بڵێ لعبادي بەبەندەکانم بڵێ. جا ینی هەر کەسێک ئەم ئاەتە جێبەجێکە ئەچێتە ڕیزی بەندە ساڵحەکانی خوای پەروەردگارەوە. بابەتەکە زۆر گرنگە. ئەگەر دەتەوێت خوا ڕێزت لێ بگرێ لەو بەندانەبی کە ئەڵڵا لێت ڕازیە و خوا لەوانەمان حیساب بکا و لەوانەمان قبوڵ و فەرمێ، ئەم ئاەتە جێبەجێکە. ئەمە پێوەرە. ئەگەر هەر کەسێکمان بینی ئەم سیفاتانەی تێدا بوو کە ئەم ئاەتەی سوورەتی ئەلیسرا ئاەتی 53 باسی کردووە، خۆشەویستانی یەقینتان هەبێ کە ئەو کەسە چۆتە ڕیزی بەندەکانی ئەڵڵاوە. ئەوە عیباد الرەحمانە. ئەوە وەقل لعیبادی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی خۆشەویستم ئەم پەیامە جوانە بگەێنە بە ئەم بەندانە کە من لێیان ڕازیم. یەقول التي هي أحسن، با ئەوە بڵێن کە پەروەردگار دیاری کردووە و جوانترینە. هي أحسن، ئەو وشانە بڵێن کە جوانترینن. إن الشيطان ينزغ بينهم، شەیطان لە کاتی قسەکردندا دێتە نێوانتانەوە. إن الشيطان كان للإنسان عدوا مبينا. بەڕاستی و بەدڵنیاییەوە شەیطان بۆ مرۆڤەکان دوژمنێکی زۆر ئاشکرا و ڕوونە. قورآن هەروەها دەفەرمێ لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 83 دا: وقولوا للناس حسنا. لە قورآانی پیرۆزدا لە سوورەتی ئەلبەقەرە کە عەرزم کردن باسی ڕۆژوش لە سوورەتی ئەلبەقەرەدا هاتووە، دەفەرمێ وقولوا للناس حسنا، لەگەڵ تێگڕای مرۆڤەکاندا حسنا جوانی هەڵبژێرن، واتە وشە جوان و پاکەکان هەڵبژێرن و بەوە لەگەڵیان بدوێن. علامە عەبدوڕەحمان ناصری السەعدی لە تەفسیرە بەناوبانگەکەیدا تەیسیر الکەریم الرەحمان لە لاپەڕەی 57 لە تەفسیری ئەو ئاەتەدا کە پەروەردگار فەرمووی وقل لعبادي يقول التي هي أحسن. ئەحسەن چییە؟ ئەوەی کە خوا فەرمووی هەر کەسێ ئەمە بکە دەبێتە بەندەی ڕاستەقینەی پەروەردگار و خواخۆشی دەوێ. علامە عەبدوڕەحمان ناصر السەعدی دەفەرمێ: ومن القول الحسن أمرهم بالمعروف، لە قسەی جوانە فەرمانکردن بە چاکە و نەهیهم عن المنکر. ئینسانێک کە دەبێتە بەندەی ڕاستەقینەی خوا کاتێک کە شتێکی بینی کارێکی باشە فەرمانی پێدەکا، هەر لە منداڵەکانی خۆتەوە، هەر لە هاوسەری ژیانی خۆتەوە، هەر لە هاوپیشە و هاوکار و هاوڕێکانی خۆت و خزمەکانتەوە، تا کەسێکی ئاسایی کە دەیبینی کارێکی باشەیە فەرمانی پێ بکە بە چاکە. هەروەها ڕێگری بکە لە خراپە. وتعليمهم العلم وبذل السلام، هەروەها خەڵکی فێری زانست بکە، زانستی شەرعی بێ. تۆ جاری وایە ئەحکامێکی شەرعی دەزانی کاکە فێری کەسێکە کە نایزانێ، و مەزانە هەموو خەڵک وەک تۆ خوێندوویەتی یان بە وردی گوێ بە مامۆستایانی ئاینی گرتووە. وبذل السلام، لەو شتانەی کە خوای گەورە زۆری پێخۆشەوە فەرمانی پێکردوین، بڵاوکردنەوەی سەلامە والبەشاشە، تووشی هەر کەسێک بووی سڵاوێکی جوانی لێ بکە. هەروەها ڕووخۆشیە وغەیری ذالک من كل كلام طيب، هەروەها هەموو شەیەکی پاک و بۆن خۆش بەخوا و شەی وا هەیە بۆنی لە پیسایی دوو لە ڕووتان ناخۆشترە. هەر بۆن بەسەرابێ بۆنی ئەو وشە پیسانە دڵت دەگیرێ، و شەی واش هەیە لە بۆنی گوڵ و گوڵزار خۆشترە. ئەوە نە وشەکان بۆنیان خۆشت دەکا کە تۆ وشەی گوڵ و گوڵزار بکە بەڕووی خەڵکە. ولما كان الإنسان لا يسع الناس بماله، کاتێک کە مرۆڤ ناتوانێ دەتوانی جیفانت خاڵیکەی هەرچی هەتەوە نیتە بیدێ بە فەقیر و هەژار، نابڕوا بکە ئەوت پێ ناکرێ و خوش ئەمری بەوە پێ نەکردووی. بەڵام أمر بأمر يقدر به على الإحسان إلى كل مخلوق وهو الإحسان بالقول. علامەی سەعدی دەفەرمێ خوا تەکلیفی لە نەکردووی چی لە جیرفانتدایە هەر فەقیرەکەت بینی دەستکەی بە جیرفان تا بیدەیە و ئێوارە بۆ خۆت بۆ منداڵەکانی چت پێ نەمێنێ، بەڵام ئەمری پێکردووی بە شتێک کە لە توانای هەموو کەسدایە
ئەویش ئەوەیە چاک بە لەگەڵ خەڵکە. بەچی چاکبی بەڕێزم؟ بە قسەی جوان، بە وشەی شیرین، بە ڕووی خۆش. فيكون ضمن ذلك النهي عن الكلام القبيح حتى للكفار. أما زور وردا آقا داربة لازم نجي لباسي آقا داربة دا أم قسي علامي السعدي لتيسير الكريم الرحمن دا للا بري بنجا وحوتا بيرتان دا خموا تفرمي كخوا فرموي بازمانت شيرين بي ورود خوش بي لقل همو خلقي دا لناوروكي أمدا أوشي ليدا خوندريتوا خواي قولا نهى عن الكلام القبيح حتى للكفار. نهي كردوا وشي ناشرين بكار بيانين وشي بريندار كر بكار بيانين وشي نابجي بكار بيانين حتى للكفار حتى بو كافر كانيش حتى للكفار. يستا زور خلق ماني لبخ خوا دلي او بيدينم تشاك تزاند دوو کەس جاری وای مامۆستایەکی ئاینی بەڕێزی دڵسۆزی ئیسلامە لەگەڵ کابرایەکی بێبڕوا دەکەوێتە مناقەشە لەسەر تەلەڤیزیۆنێک و لەسەر بەرنامەیەکی ڕاستەوخۆدا هەمومان دەستخۆشی لێ دەکەین بەخوا ئەو مامۆستای هەر حای ئەو بێدینەی برد. بەڵام قورئان دەفەرمێ لە کاتێکا گفتوگۆش لەگەڵ کافر دەکەی خۆ بپارێزە لە کەلامی قەبیح، بریندارکەر، ڕووشێنەر، ئاستەکەت یعنی وای لێ بکەی کە دڵی وا بتەزێت جارێشەکە بێ و مسڵمانیش بێ مسڵمان نەبێت لە داخی تۆ. هەل لە ڕووی نا مسلمان بێ بڵێ مسلمانان کارێکی وا خراپیان پێکردم. خۆزگە ئێمە لەم ڕەمەزانەدا بگەڕاینەوە خزمەت قورئان. بەڕێزان مانگی قورئان هەرەوە نیە قورئان بخوێنی ڕۆژانە و چەند ختمت کردووە. ئەمە ئاەتانە جێبەجێکەن لەگەڵ هەموو ئیمانداراندا ئەمری خوایە. والله هەر ئیماندارێکت بینی دڵی پاک بوو، زمانی شیرین بوو، خوا خۆشی دەوێ. و هەروەها عەلامە دەفەرمێ عەلامەی سەعدی ڕێگامان پێ نەدراوە تەنانەت لەگەڵ کافرانیشدا وشەی قەبیح بەکاربێنین، وشەیەکی زبری، بریندار، کەری، ڕووشێنەر، دڵ ئازاردەر. کاکە ئەویش منداڵی هەیە، ئەوەش خێزانی هەیە، ئەوە نەوەی هەیە، ئەخ بۆ باوکی دێشێ لەوە چێ کوڕەکەی ساڵح بێ و بێوە ئیماندار بێ و کە دەبینی تۆ منی مامۆستای ئاینی لەسەر مینبەرەوە لەسەر بەرنامەوە ئەوەندە قسەی نەشاو بۆ کافرە دەڵێم والله کوڕەکەشی ڕقی لە ئیسلام دەبێتەوە لەسەر باوکی هەرچۆنە بێ بۆی دێشێ. ئەبێ ئاگامان لێبێ هیدایەت بین بۆ خەڵک بەڕێزان، نەک خوا نەخواستە بە ناوی دڵسۆزی بۆ ئیسلام مەگەر کەسێک هەموو سنوورەکان ببەزێنێ سوکاتی بە مقدساتمان بکە، بەڵام لەو کاتشدا دەبێت بەڵگەی عیلمی و دلیلی جوان بێنینەوە بە ئومێدەوەی قەناعەتی پێ بکەین یان دەمی داخین. بەڵام کەسێک کە بێڕێزی نەکردووە دەبێت کەلامی قەبیح حتا لیلکوفار بەرامبەر بە کافرانێکیش بەکار نەهێنین. دەفەرمێ ئیمامی سەخاوی ڕەحمەتی خوای لێبێ لە ئیمامی موزەنی دەجێڕێتەوە دەفەرمێ ڕۆژێکیان ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئیمام موزەنی تەلەبەی ئیمامی شافعی بووە دەفەرمێ ڕۆژێکیان گوێی لێ بوو منیش من وتم ئیمام موزەنی لە خزمەت مامۆستاکەی ئیمامی شافعیدا وتم فلان كذاب بەخوا فلان کەس درۆزنە. فقال لي يا إبراهيم أكسو ألفاظك. فەرمووی ئەی ئیبراهیم یعنی بە ئیمام موزەنی. ئیمام شافعی مامۆستا بە تەلەبەکەی خۆی بە ئیبراهیمی موزەنی فەرمووی ئیبراهیم أكسو ألفاظك أحسنها. ڕۆڵە گیان ورد وشەی جوان هەڵبژێرە. لا تقل كذاب. پێم خۆش نەبوو وتت بەڕاستی فلان کەس درۆزنە، ولكن قل حديثه ليس بشيء. بەڵام ڕۆڵە گیان لە زیاتر وڵی بەڕاستی فلان کەس درۆزنە بڵێ وەڵڵی قسەکانی شتێکی ئەوتۆ نین، قسەکانی زۆر جێی بایەغ نین. چاو لێ سبحان الله لە ئەدەبی عولەمایانی ئیسلام. ئیمام شافعی یەقینی هەیە فلان کەس زۆر درۆزنە، بەڵام بە تەلەبەکەی دەڵێ کوڕی شیرنم ئیبراهیم ڕۆڵە گیان دایمە وشەی جوان بەکاربێنە، وشەی درۆزن بەکارمێنە، زۆر درۆزن بەکارمێنە. بڵێ وەڵڵی فلان کەس قسەکانی جێگای ئیعتیبار نین. باشە بەڕێزان ئەم دوو قسەی هەروەکو یەکن. فلان کەس قسەکانی جێگای ئیعتیبار نین یعنی چی؟ یعنی درۆن. ئەگەر جێی ئیعتیبار بوون یعنی ڕازگۆ بوون. بەڵام خۆ بپارێزە لەوەی بە زمانی تۆ وشەی نەشیاو بێتە دەرێت، چونکە هەر وشەیەک وشەیەش کە ڕادەکێشێ والله ئاخری خوا نەخواسە فێری جوێنیش دەبی. و ئەمما مۆستا بەڕێزەکەی ئیمام شافعی سەرمەسەبی ئێمە میلەتی کوردە خەمی قوتابیەکەی بوو با لە ئێستاوە فێری ئەوە نەبێ بڵێ فڵان زۆر درۆزنە. ڕۆڵە گیان دەتوانی ڕێی خۆت دەرببڕی، خەڵکی لێ ئاگادارکەیەوە بڵێ قسەکانی فڵان کەس لە ڕووی عیلمی و شەرعیەوە ئیعتیباریان پێ ناکرێ، بێهێز و لاوازن و بە بەڵگە وەرناگیرێن. ئیتر خەڵکی ژیر بۆ خۆی تێدەگا کە قسانە درۆن، ئەم قسەی ڕەت دەکرێتەوە. باسی ئەوەمان کرد کە وڵامی جوان، وڵامی بەجێ، قسەی بەجێ هەڵبژێرین. ئەڵە جارێکیان کابرایەک ئەمانە با بچینە خزمەتیان ها بە نمونونەکان زۆرتر لە بابەتەکان تێدەگەین. کابرایەک کۆمەڵە داری دانا بۆ وەکو داری دارەڕا لە کتوپڕێکە خۆی کرد بە ناوباخەکەیە دارەکانی داناون داری هەڵبژاردە بیان هێنێتەوە لە پایزان لە گونداوەکو هەمومان بینیمانە خانووی پێ بکە. وەڵا کابرایەک یەک باوەشی لێ داگرتووە و ئێوێ بە ڕاکێش بیان داتە دەرەوە حاصل بیان دزێ.
ئەویش پێی وت کاکە ژیانەوە چیەکەی؟ وتی بۆ؟ وتی ئەو دارانە هی منن. وتی قوربان داوای لێبوردن لێ دەکەم گەر نمازاکە بەو خوا نەمزانی هی جەنابتن. وتی وەڵا براشیر نەکەم دەزانم نەتزانین هی منن، بەڵام تۆ خیانەت دەکەی، تۆ خەریکی دزی، بەڵام خۆی یەقینت هەیە کە ئەم دارانە هی خۆدنین. ئەڵە کابرا هیچ قسەیەکی پێ نەمایەوە. یەقینت هەیە براخۆوە هی مننی، دەزانی هی منیە، قسەکەت ڕاستە، بەڵام خۆی یەقینت هەیە کە هی خۆدنین. دەیکە هی خۆدنین هی من بێ و هی کەسێشکە بێ و هی فڵان کەس بێ هەر دزیە. ئێستان بەرپرسانی ئێمەش زۆرجار لە وڵاتە بەڕێزان ئەڵێ کاکە بڵام مەسئولە دزە، ئەڵێ هیچ دزیم لە تۆ کردووە؟ ورای یەقینت هەیە کە ئەوە ئەم دارە هی من دەزانی کە هی من نییە، دزیل لە من نەکردو، بەڵام دزیل لە مڵکی گشتی کردووە. خۆی یەقینت هەیە ئەم سەرۆت و سامانە حەڵاڵی خۆت نییە، هی ئەم وڵاتەیە هی منە، هی ئەوە هی ئەوە. جاوی ئەڵە جا خۆتە موچەخۆرنی معاشی تۆم نەدزیوە. ئێبرا خۆی یەقینت هەیە کە معاشی من نەدزیوە، بەڵام یەقینت هەیە ئەو هەموو سەرۆت و سامانە حرامە خۆی خۆت نییە، خۆیانت یەقین هەیە. چاولی ئێمە دەتوانین بە بەڵگەی منطق لەگەڵ گەندەڵکارانی شا بدوین. ئیمامی شەعبی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت لای شوڕەیحی قازی بووم، ژنێک زۆر بە کوڵ دەگریا، زۆر بە کوڵ دەگریا، شکاتی لە مێردەکەی هەبوو. ئەڵە کاتێک کە قاضی شوڕەیح فەرمووی هەتا لە دووی مێردەکەشت دەنێرم و بە ڕووتان دەکەمەوە بەڵگەتان داوا لێ دەکەم، بڕۆ لەو ژوورە لە ژووری پۆلیسەکان ئیسراحەتێک بکە. ئیمامی شەعبی دەفەرمێت بە شوڕەیحی قازیم وت قوربان ئەم ژنە زۆر منکوبە، دیارە زۆر دڵی پڕە، دیارە مێردەکەی زۆر ستەمکارە، هەر ئێستا ئەمری قەبزێک دەرکەوت بیگرن. فەرمووی نابێ دادوەروا بێت، تۆ حاکم نییە، ناوەک منت بیر نەدەکردە. وتم چۆن؟ فەرمووی من قورئانم خوێندوێتەوە. ئەها بەڕێزان هەموو جار پێتان دەڵێم قورئان خوێندنەوە هەرەوە نیە بیخوێنیەوە هەر تەجویدەکەی بزانی، بەڵام دەرسی ژیانی لێوەرگری. حاکمە بەڕێزەکان تخوا هەموو ڕۆژە قورئان بخوێننەوە، بەڵام ئاوا وەکو شوڕەیحی قازی دادپەروەری دادگەر کاری پێ بکەن. فەرمووی من قورئانم خوێندوێتەوە. وجاءوا أباهم عشاء يبكون، براکانی یوسف هاتنەوە فرمێسک لە چاوان دەبارێ، بە ئەژنۆی خۆیان دەشێشن و بەسەری خۆیان دادەن و هاوار دەکەن یوسف گیان برا ڕۆ، بە قوربانت یوسف چی لێ هات، باوەجا ماڵمان وێران بوو. فەرمووی بەڵام خوا دەفەرمێت درۆیە، چاوەلێ نابێ بە فرمێسکی درۆ بڕوا بکەی. ئەم ژنەش چێ ئەڵێ وەکو براکانی یوسف نین، دەیەوێت سۆزی دادگا بەلای خۆی داڕاکێشێ، ئەوەندە بە کوڵ دەگریا و لە سینەی خۆی دەدا و دوعای شەڕ لە مێردی دەکا، چێڵێ وەکو براکانی یوسف نین، دەبێت جاری جۆش لە مێردەکە بگرین. وێ بەڕێزان هەر کەسێ هات بۆ لای بۆ من و بۆ تۆ، هەر ژنێک هات شکوای حاڵی خۆی کەوتی ئەی لەو پیاوە خراپە، هەر پیاوە گوتی ژنەکەم ئاوا خراپە و ئاوا خراپە، بڕوای پێ مەکە، لەوە ئەچێەوە فرمێسکی درۆ بێ وەکو براکانی یوسف، حتا گوێ لە بەرامبەر نەگری قەت بڕوامەکە بە کەسێک. ئەمانە هەموو حکمەتی زەمانن، ئەمانە هەموو کتێبەکان بۆیان نووسیوینەوە، بۆیان تۆمار کردوین. دەوڵەمەندێک تووشی هەژارێک بوو، سەرمای زستان بوو، زۆری سەرما بوو، کابرا ئەلەرزی، دەوڵەمەندیش تەسبیحی پێە سڵاوانەتی لێدا و سبحان الله سبحان الله بەرەو مزگەوت دەڕۆی، چای بە هەژارەکە کەوت، کوتی وە خوا کە گوناحە، والله ڕۆڵە ئەم باڵتۆیە بۆ من نابێت. کابرایەکی لاواز بوو، کابرایی دەوڵەمەند، کابرایکی قەڵە و پتە بوو، کابرای لاوازیش فەقیر لە برسانەیەک تۆزی لێ مابووە، هەر ئێسقان بوو. وتی والله ڕۆڵە ئەوەندەم بەزەی پێدادێتەوە ئەم باڵتۆیە بۆ تۆ ببووە، ئێستا لەبەر خۆمدام دەناو لەبەر تۆم دەکرد بۆی گەرمت بێتەوە. کابرای هەژار چاوێکی هەڵبڕی ئەم قەڵ و قیافەتەوە هەموو دەوڵەمەندی پێوە دیارە، وتی مامە جان والله ڕاز دەکەی، والله باڵتۆکەت بۆ من نابێ، بەڵام پارەی ناو باڵتۆکەت بۆ من دەبێ، تۆ بۆ منەتی بەلاشم بەسەرا دەکەی، ئەگەر ڕاز دەکەی دەستکە بە جیفانی پاڵتۆکەدا سەفتەیە پارە دەرێنەوە پاڵتۆیەکی پێ بکڕم. ئێستا مەش زۆر جاوامان لێ دێ، خەڵکەیە منەت دەفرۆشێتەوە بەسەر خەڵکە، خۆزگە دەسەڵاتم دەبوو ئەوم بۆ دەکردی، وەڵا برا دەسەڵاتت هەیە بەرگەکەتم نەدەیتێ، دەزانی بۆ من نابێ، بەڵام خۆ دەسەڵاتت هەیە دوو شتێک لە جیفانت دەرێنی. بۆیە وریابە ئەگەر کەسێ منەتی بەسەرا کردی وەڵامێکی حازرت پێ بێ، کە جارێشکە نەتوانێت بە خۆڕایی تۆ، ئمە زۆر جا خەڵک قەرزارت دەکاتەوە، وەڵا ئاوا دەکەم و ئاوام بۆ دەکردی و ئەوەم دەکرد، نەخێر ئامادەنی بیکەی، ئەگەر ئامادە بووی تا بەڕێزم دەست بە جیفان تا دەکرد. ئاگادار بە گاڵتە بە خەڵک مەکە. پزیشکێکی ڤێتەرنەری ئێستا زۆر خەڵکەیە بەداخە لە کوردستانی ئێمەشدا، کاتێک قوتابیەکەت کچەکەت کوڕەکەت لە زانکۆ وەردەگیری ئەڵەن لە پزیشکی ڤێتەرنەری وەرگیراوە، کابرای خۆمان ئەوەی ماڵاتی پزیشکی مانگایان نەبابە، پزیشکی گشتی کە خەڵک شانازی دەکا کچەکەی یان کوڕەکەی لە طوبعام وەرگیراوە لە پزیشکی گشتی، ئەمە چارەسەری نەخۆشیەکانی لاشەی من و تۆ دەکا، بەڵام پزیشکی ڤێتەرنەری نەک لەو کەمتر نییە، باوەڕکە دووسێ فەزلی زیاترە. یەکەمیان ئەو دەڵێ خواردنەکان پاک بێ لە مریشک و لە سەوزە و لە میوە عایدی بێ دکتۆری ڤێتەرنەریە، تۆ گە خواردنی پاک بخۆی نەخۆش نابی، پێویستی بە پزیشکی گشتی نابێ. دومیشیان پزیشکی ڤێتەرنەری
چۆن کەسێک مرۆڤێک چارەسەر دەکا خوا ئەجری وەدەنووسێ پزیشکی ڤێتەرنەری چارەسەری بێزمانێک دەکا ئەها مانگایەک نەخۆشە مریشکێک نەخۆشە دەرزیەک دەرمانێک حەپێکی دەداتێت چاک دەبێ ئەو بێزمانە بێت دوعایەکی خێری بۆ بکە خۆ بۆی نە بە زمان قسە ناکە خوا بەوەش پاداشی دێداتەوە جا کابرای خۆمانە بەداخەوە عەشایریان لەگەڵ ڕێزمی بۆ شەی عەشایر وتی فلان کەسەوە چییە بووی بە دکتۆر وتی بەڵێ وتی دکتۆری چی وتی دکتۆری ڤێتەرنەری وتی ئەی بۆ بە ناڵی دکتۆری مەڕووماڵات وتی وەڵا ڕێک وایە ئەی جەنابەت چ نەخۆشیێک تاگەت چ نەخۆشیێک تێ پێم دە باخێلا عیلاجت بکەم وڵات دەمکوتی کرد وتی ئەو بووی بە دکتۆری مەڕووماڵات وتی بەڵێ بەڵام تۆش چ نەخۆشیێکت هەیە با عیلاجەکەت بۆ بکەم خێرا چارەسەرت بکەم گاڵتە بە کەس مەکە وەگە گاڵتەشت پێکرا با وەڵامێکی ڕاست و دروستت پێ بێ گاڵتە بە کەس مەکە بە لاشەکەی وەگە گاڵتەشت پێکرا ئەزیزم زمان بەسراو نەبێ نەشەڕیش بکە لە یەک دێڕە بەو دەربڕینێکی جوان تۆڵەی خۆت بکەوە هیوا هەیە زۆر قەڵەوە خەڵک گاڵتەی پێ دەکە لاوازبی هەر گاڵتەت پێ دەکا باڵای بەرز بێڵی زەڕافەیە باڵای کورد بێڵە کورتە باڵایە بە زمانت ببەستە چونکە خەڵکی زمانیان هەیە ئەڵێ لە پاسێک ئەمانە هەموو لە کتێبەکانە تۆمار کراون ئەڵێ لە پاسێکە ئافرەتێک سەرکەوت ئافرەتەکە هەناسە بڕکەی پێکەوتوو لەبەر قەڵەویە کابرایەکیش دانیشت بوو وتی وەڵا برا نەمزانیم پاسی فیلە ژنەکە گوێی لێبوو بەخۆی داشکایەوە وتی وەڵام نەمزانیم پاسی مرۆڤ ئەمە دیارە بۆ فیل کراوە ئەم ژنە قەڵەوە فیلە سەرکەوت ژنەکەش بەبێ ئەوەی خۆی تێک بدا وتی وەڵا براشی نەکەم ڕاست دەکەی ئەم پاسەوەکو کەشتی نوح وایە فیل سەر دەکەوێ کەر سەر دەکەوێ هەموو ناوێکی تێدایە یعنی کە تۆ بە من دەڵی فیلی دیارە بە خۆت کەری کابرا لە شوێنی خۆی لەبەر چاوی ئەو خەڵکەیە بەنج بوو خەڵکیش بەڕێزان زمانی هەیە تکایە بە زمانمان پارێزین ئەوەی کە تۆ گاڵتەی پێ دەکەی لەوە زۆر لە تۆ زۆر زانتر بێ وا مەزانە هەر تۆ زمانت هەیە ئاگاداری خۆمان بین عەمری کوڕی عەز دەفەرمێت پیاورایەک بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم شاهیدی زیرەکی بۆ داوە بۆ هاوڵانی باسی کرد وتی من دیبلۆماتی ئیسلام بووم عەمری کوڕی عەز ئەو پیاوەیە کە فەتحی وڵاتی میسری گەورە لە سەردەستی ئەو کراوە فەرمووی باوەڕ ناکەم خەڵک بتوانی بێتی لە ڕووما زۆر قسە بکاتەوە بەهرەم زۆر پێ بوو بەڵام جارێک ژنێک تەممەی کردم ژنێکی ناسیاومان بەبەردەم ماڕۆی مەنزەڵێکی پێ بوو تا پۆشرا بوو منیشتم دادە فڵان کەس دەمناسی وتی بەڵێ کاکە عەمر وتم ئەو مەنزەڵەت چی تێدایە وتی کاکە ئەگەر بمانویستایە خەڵک بزانێت چی تێدایە سەرقابەکەمان نەدەنایەوە بە پەڕۆیەکیش دامان نەدەپۆشی ئەوە ئەو پرسیارە نەکردایە شتێک کە داپۆشرا و پێچرایەوە نیشانەی ئەوەیە نامانەوێت خەڵک بزانن ئێستا من و تۆش بەخواوەکو عەمر لێمان قەوماوە چەند زەر زەرفێکت پێ بۆ تەغلیف کراوە چ پێویست دەکا ئەوە گە بین وایە لە عەلاقەیەکی شەفافی دەکرد بەدەستیەوە دەگرت مادەم بەرگێکی تێوە پێچاوە لە بنەنگڵی دا و شاردوویەتەوە نیشانەی وەی حەز ناکەم کەس بزانێت چی تێدایە والله والله قسەی ئەو ژنە لە دڵمیدا وتم والله ڕاست دەکەی ئەگە بتانزای بیستایە خەڵک بزانێت چییە و چ نییە ئاوا بەو شێوەیە دەر نەدەپۆشی بۆیە ئاگادار بین خوای پەروەردگار زوو دەمکوتت دەکا کاتێکە لە حەدی خۆت زیاد بڕۆی ئیمامێکی نوێش هەبووە بەداخەوە زۆر جام مەلایەتی خەڵک لەبەر چاوی کەوتووە یان متەوەلیەکی کابرایەک مزگەوتێکی دروست کردووە زانە دیواخانی بۆ ماڵی باوکی دروست کردووە ئەبێ مامۆستا بەدڵی ئەو وتار بخوێنێتەوە بەدڵی ئەو بێت جاری وایە حکومەت بێزارت دەکا ئەبێ من چم پێخۆش بێتەوە بڵێ نەخێر مامۆستای ڕاستەقینەی مزگەوت ئیجازەی لەو مامۆستا ئیجازەی مەلایەتی لەو مەلایە وەرگرتووە کە لە خزمەتی خوێندوێتی بە چۆکە دانیشتۆ دەرسی لە خزمەتا خوێندووە ئەویش لە خزمەت مامۆستاکەی ئەویش لە خزمەت مامۆستاکەی هەتا دەچێتە حەزەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ڕەسوول اللهش لە خوا وەریگرتووە بۆیە عالمی ڕاستەقینە جگە لە خوا و لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەڕشتەکە بەدەستی گەیشتۆتە مامۆستاکەی خۆی ئەویش ئیجازەی مەلایەتی داوەتێ قسە لە هیچ کەسێک وەرناگرێ بەڵام زۆرجار هەژاری بێدەرەتانی ئەم مامۆستا بەڕێزانی ئێمەی ناچار کردووە فەقیرە ئیتاعی متەوەلی مزگەوتێک بکەن کە زاڵم مستەمکارە بەس بۆ ناو ناوبانگ مزگەوتی دروست کردووە بۆ خوای نەکردووە ناوی خۆی و فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی حاجی فڵان کەسی ساڵی ئەوەندە ناوچی کەوتۆ ساڵی ئەوەندە لەدایک بووە دەبێ هەمووی لە سەقەتعەیە مزگەوتە فلێکسەکە بەشی ناکە ئەوەندە ئەم ناو تۆرەی فڵان بەجی فڵان شوێن و فڵان ئاغای فڵان شوێن نابراشی نەکەم ئەگە بۆ خواتە ناوێکی خوا ناسانەی لێ بنێ نای بنێ ڕێگەی بەهەشت و تەسنیم بەخوای کە پێویست بە ناوی خۆت ناکە مامۆستا ژیری خواردبوو بەدەست کابرایەکەوە کە خاوەنی مزگەوت بوو ئەڵێ وتی مامۆستا لەم تەراویحی ڕەمەزانە قورئان زۆر خوێن هەر چۆکم شکا ژنۆم شکاوە چ بوو کای یەک لە مجا پێت دەڵێم خۆی لە مامۆستا سوور کردەوە و پەنجەی لێ ڕاوەشان لەم تەراویحانەی کە ماون حتا ڕەمەزان کۆتایی بێتە شەوی ڕکاتێکە یەک ئاەت زیاتر نەخوێنی مامۆستاژێک بڵێ نایکەم فەقیرە نامبڕاو دەبێت لە خانووی مزگەوتە تر هیچی بۆ نەوترە بەڵام مەلایەکی عاقڵ بوو مەلایەکی وەکو جەنابتان ژیر و عاقڵ بوو کە دوورکاتی دوای ئەوە تەراویح دەستی پێکرد لە ڕکاتی یەکەمە ئەو ئاەتەی خوێند ربنا
آتنا ربنا إننا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل. دەفەرمێ وتی پەروەردگارە ئاەتەکە ئەوایە خوایە ئێمە ناچار بووین گوێڕایاڵی گەورە و سەرکردەکانی خۆمان کردن خوای ئەوان چۆن گومڕایان کردین. مەلاکە ئەو ئاەتەی خوێن بەس ئەو ئاەتەی خوێن وتی الله ئەکبەر خێرات چوار ڕوکوع. لە ڕکاتی دووەمی دوورکاتی تەراویحەکەدا کە هەستایەوە ئەو ئاەتەی خوێن کە تەواوکەرێتی ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. یا ربی خوایە ئێمە بەهۆی گوێڕایاڵی ئەم سەرکردە زاڵ مستەمکارانەوە هاتینە جەهەنەم، ئەوانە ئێمەیان گومڕا کرد، ئێمەش گوێڕایاڵی کوێرانەی ئەوانمان کرد و بە قسەمان کردن. یا ربی خوایە چەندە عەزابی جەهەنەم لەسەر ئێمە هەیە دوو ئەوەندە بوو ئەو زاڵ مستەمکارانە کە ئێمەیان گومڕا کرد و ئەمری خراپەیان پێکردین بکە. یا ربی خوایە بە لەعنەتیان کە. ئەو ئاەتەی خوێندەوە جاگە کابرا حاڵی بوو بێ بەسێتی. لە ئاەتی یەکەمە ئەوەی بۆ دەرکەوت کە تۆ زاڵم مستەمکاری بە زۆر دەتەوێت شتێکم پێ بکەیت. لە ئاەتی دووەمە دوعای لەکرد یا ربی خوایە تووشی جەهەنەمی کەی و لەعنەتی خۆتی بەسەرا بارێنی. بۆیە ئاگال لێبێ و ئەمەزانەوە کەسێک کە ئەگە بە قسەش گوێڕایاڵیت بکە لە دەرونەوە هیچی پێ نییە، ڕۆژێ دوعای وال لێ دەکات تەخت و تاراجل لە بەین دەبە. داواکارم لە خوای پەروەردگار لە دینەکەی خۆی لە سونەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لەم قورئانە پڕبەرەکەیتی کە لەم مانگەدا نازڵ بووەتە سەر حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم خوای بارەوەرمانکەی لە قورئان. یا ربی خوای لەم باس و بەسەر هاتە جوانانەی کە لە مێژوودا بۆمان تۆمار کراون عەقڵمان بکرێتەوە، مێشکمان بکرێتەوە، ڕۆشنبیر بین پێی، زمانمان پێی پاراو بێ، وڵاممان پێی بەجێ بێ. ئامین والحەمدولله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته.